پێشمەرگە لە بەردەم مەترسیەکی نوێ شار لەسەر سوودانی بۆ وەرگرتنەوەی چەکی قوڕز لە پێشمەرگە زیاتر دەبێت و دوای سوننا تورکمانەکانیش پشتیوانی هەوڵەکە دەکەن. ڕۆژنامەی شەرقوڵاوسەتی لەندەنی لە راپۆرتێکدا بڵاوی کردوتەوە تۆپهاوێژی هاوتزر کە لەلایەن وەزارەتی بەرگری ئەمریکا پنتاگۆنەوە بەهێزی پێشمەرگە دراوە تومڕێکی فراوانی لە عێراق دروست کردووە. سەرچاوێکی چوارچێوەی هەماهەنگی شیعەکانیش لەم بارەوە ڕایگەیاندووە دەچێت سەرکردە شیعەکان داوا لە سوودانی بکەن تۆپهاوێژە کورسەکان لە پێشمەرگە وەرگرێتەوە. هەرچەندە تۆپهاوێژەکان نزیکەی 40 ڕۆژ لەمەوبەر ڕادەستی پێشمەرگە کراون، بەڵام پۆستێکی محەممەد حەلبوسی سەرۆکی پارتی تەقەدوم و سەرۆکی لە کارلادراوی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر تۆڕی کۆمەڵایەتی ئەکرد بووە جێی موشتومڕ و کاردانەوەی لایەنەکان. حەلبوسی لە پۆستەکەیدا کە ڕۆژی شەممە 4 ئەیلولی 2024 نووسیویەتی دەڵێت بە توندی پرسەکردنی هێزە ناوەخۆیەکان بە چەکی قوڕز ڕەت دەکەینەوە کە ئەرکی دەستوریان سنووردارە بە پاراستنی یاسایشی ناوەخۆ لە سنووری بەرپرسیارەتی خۆیاندا. ئاماژەی بەوەش کردووە ئەو ڕێکارە ڕەتکراوە ڕەنگە ببێتە هۆکارێک بۆ زیانگەیاندن بە ئاسایشی کۆمەڵگەی نیشتیمانی بەگشتی و لە پارێزگاکانی نینەوە و کەرکووک بە تایبەتی ئەگەر ئەو چەکانە لە داهاتوودا خراپ بەکار بهێنرێن لە ململانەی نەتەوەیی یان حیزبیدا. هەرچەندە سەرۆکی لە کارلادراوی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ناپۆستەکەیدا ناوی پێشمەرگەی نەهێناوە، بەڵام میدیاکانی عێراق و بەشێک لە هێز و لایەنەکان والێکیاندایەوە کە مەبەستی هێزەکانی پێشمەرگەیە کە ماوەیەک لەمەوبەر لەلایەن ئەمریکاوە تۆپهاوێژی پێشکەوتووی ڕادەستکرا. هەر لەسەر ئەم بنەمایش بارەگای بارزانی بە توندی وەڵامی ناوداریاندایەوە. لەپاڵ شیع و سونەش محەممەد بەیاتی سەرکردەی بەرەی تورکمانی مەترسی خۆی دەربڕی لە چەکدارکردنی ڕاستەوخۆی پێشمەرگە و پێی وایە ئەو چەکدارکردنە مەترسی ئەوەی هەیە بە ئەو چەکانە لە ململانێ ناوەخۆیەکان لە نێوان پارتی و یەکێتی بەکار بهێنرێت. جێی باسە هەموو لایەنەکان ئێستا دژایەتی ئەوە دەکەن لە پێشمەرگا چەکدار بکرێت. پێدەچێت لە هەنگاوی داهاتوو بەغدا سنووردارکردنی پرسەکردنی هێزەکانی پێشمەرگە بێت لەلایەن هاوپەیمانانەوە. پەرتەوازەی حیزبی بوونی پێشمەرگە پێدەچێت هاوکاری ئەو لایەنانە بێت لە سنووردانان بۆ پرسەکردنی پێشمەرگە.